كيف لحفتاكانا وإستوى ومفوز. گەر ڕۆژانێک ئەم هاوڵاتیە بەهۆی پیشەکەیەوە زۆرترین کات مۆبایل و قەڵەمەکەی بەدەستەکانیەوە بووبێت، ئەوە ئێستا لەبەر بێبازاڕی و سستی پیشەکەی زۆرترین کات تەسبیحەکەی بەدەستەوەیە. سەروەر هاوڵاتیەکی دانیشتووی چەمچەماڵە و ماوەی چەند ساڵێکە پیشەی کڕین و فرۆشتنی زەوی و خان و بەرەیە، بەڵام وەک خۆی دەڵێت لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە پیشەکەیان بەرەو لە ناوچوون دەچێت و نەک پاشکەوتکردن بەڵکو کری دوکانەکانیشان بۆ دەرنایێنێتەوە. جاران لە بڵین لە مایەکە 3 عقد 4 عقد 2 عقد 5 عقد کاری شتی هەر کردووە مامەڵەی کڕین و فرۆشتن بووە، بەڵام ئێستا بە 2 مانگ جارێک عقدێک نییە، کڕین و فرۆشتنیە نییە، گرێبەستێک نییە، بە هیچ شێوەیەک کاریگەریەکی زۆری لەسەرمانداناوە. 22 کەس لەم بازاڕی ئێمە کارێکرد ئیسە لەوەیە 12-13 کەس نیوە بە نیوە تقریبەن وازی هێناوە. قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەران و ڕاگررتنی پێشینەکانی خان و بەرە و هاوسەرگیری و بەردەوامی نائارامی و شەڕی دژ بە داعش کاریگەری ڕاستەوخۆیان کردوتە سەر مامەڵەکردن بە خان و زەویەوە، ئەوەش نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خان و زەویان چۆڵ کردووە. هیچ نییە، کار نییە، کاسبی نییە، ڕاتب نییە، حکومت عقار نادا، سرفەی عقار نادا، مەعاش نییە، دووەمەوەیشی پارەی هەیە دەوڵەمەنەکە پارەکە نایەنێتە دەرەوە، ئەڵێ نەک تویش لە قەومانیە کێشەیە مەشاکلێ بینی شەڕی داعشەیە. ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان بە قەیرانێکی توندی دارایی و ئابووریدا تێدەپەڕێت و ناسەقامگیری دۆخی سیاسیش هێندەی تر ئەو قەیرانانەی قوڵتر کردوتەوە. بەڕای بەشێک لە وڵاتیانیش هاتنی ژمارێکی زۆری ئاوارە و نیشتەجێبوونیان لە شار و شارۆچەکانی هەرێم وای کردووە تا ڕادەیەک کری خان و نرخی زەوی و خان و بەرز بنەوە، بەڵام مامەڵەکردن پێیانەوە بە ڕادەیەک لاواز بووە کە خاوەنی نووسنگەکان دەڵێن پیشەکەیان بەرەو نەمان دەچێت. ئەگەر قەیرانی دارایی بەرۆکی چەندان پیشەی جۆراوجۆری گردبێ و بەرەو لە ناوچوونی بردبێت، ڕەنگە بە پێچەوانەوە برەوی بە هەندێک پیشەی جیاوازدا بێت، لەوانە تەسبیح فرۆشی و چاچێتی، چونکە زۆرینەی هاوڵاتیان لە کاتی بێکاریاندا ڕوو لە چایخانەکان دەکەن و بەدەم خواردنەوەی چاو ژماردنی دەنکی تەسبیحەکانیان زۆرترین کاتەکانی ڕۆژان بەسەر دەبن. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.